بینەران و بیسەرانی خۆشەوی سڵاوتان لێبێ لە ئاڵلقەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵەوەی بەڕێزداین لە بەرنامەیەم جارشدا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ دکتۆر ئەمیر چەلەبی یەکەمین دەرمانسازی کووردە کە پەیوەندی بە شۆڕشی ئەیلوولەوە کردووە و دەورێکی گرنگی هەبووە. لەم بەرنمەیەشدا شایەتی لەسەر کۆمەڵێ بابەتی گرنگی مێژوویەدا کە خۆی تێیدا بەشدار بۆ یاخۆ لە نزیکەوە ئاگاداریانە. دکتۆر بەخێر بیتەوە بۆ بەرنامەکەمان. سپاسانەکەمەوە بەخێر بێنەوە. دکتۆر ساڵی 1968 بۆ تۆ گرنگە لە دوو لاوە. یەکەمەوەیە کە تۆ لە مووسڵ دەزەکەی بە خوێندن و ئەوانە و هەروەهاش ئەو کاتە ئینقلابێک لەلایەن بەعسیەکانەوە کرا، ینی دیسانەوە بەعسیەکان بۆ جاری دووهەم یەنەوە سەر حکوم. حەزەکەم لەسەرەوە بۆمان باسکەی تۆ چیت لە یادە چیت بیستووە بە تایبەتیەوە خوێندکارێکی وریا و زیرەک بوون. لە 1968 وەختە تەلەبەی سنفی یەک بووم، یەکی کۆلیژی دەرمانسازی سەیدەلەی مووسڵ کە ئینقلابەکە کرا لە تەمووز. طبعاً ئەو وەختە کولیە نەبوو، بەڵام کە کۆلیش کرایەوە بڵێن ئەو وەختە عەتڵە بوو، تەمووز بوو کە کرا. کە چوینەوە ئەو وەختە بڵێن جەناحی مەکتەبی سیاسی بڵێن جەلالی کوڕێکی لێ بوو لە کولیە طب بوو، دکتۆر ڕەفیق شێخ ڕەفیقی شێخ عەلی خوا عەفوی کە بە حادیسەی سیارە ئەرزوو لە 75 و 76 ئەمری خوای کرد. ئەوە کادرێکی پێشکەوتووی جەلالیەکان بوو. منیش حەزم لێ کرد کوردایەتی بکەم و ئەمانە و برادەرەکانم زۆریان باسی کوردایەتیمانە کرد و دانیشتین و ئەمانە. ئیتر دکتۆر ڕەفیق پێشمن بە 1-2 ساڵ بوو وتی وەرە تەنزیماتمان و هین و ئەمانە و ئیتر باسی کوردایەتی و کابرایەکی زۆر موسەقەفیش بوو، خواڵ ناگرێت. وڵاوتم باشە بەسەر چاوە بەچی دەستمان پێکرد. ئەو وەختە 68 هەر لە زانکۆی مووسڵ لەوێ لەگەڵ بەعسیەکانە جەبهەیەکیان کرد، جەلالیەکان جەبهەیان کرد بۆ لەگەڵ ئیتیحادی وەتەنی وەتەنی تەلەبەت یەکێتی قوتابیانی کوردستانیش ئەوەی ئێمە بوو. هەموو کولیەک لە بنیسبەتێکە بوو لە سەدای 25 یاسی درابوو بە کورد بۆی خۆمان تەشکیل بە ئاشکرا ئیشمانێ کرد. بەڵام ئەو وەختە بڵێن مەلایەکان ئەمە جەلالیەکان بە ئاشکرا ئیشیانە کرد، مەلایەکان گرتونوشتیان لەسەر نەبوو، بەڵام بە ئاشکرا ئیشیان نەکرد ئەو کاتە. ئەجا بۆیە تا یەتەبیرم ئێمە ئینمانە ڕەواسی بەعزێ جار دیعاە مەناشیری خۆمان جەلالیەکان بڵین یا دیعاە بوو ئێمە و ئیتیحادی وەتەنی کەوا فڵان و فڵان هەڵبژێن و ئەمانە. جا من دوو تەلەبە بوو لەگەڵم دکتۆر فەرین و قەفتان ئێستا دکتۆری پێستە لەگەڵ دکتۆر نەوزاد جەلال سەیدەلانی لە سەیمانی ئەوان مەلایی بوون. ئەمە فڵان ڕۆژین ئەوە لێ دەین کە ئێمە لێمان نا ئێوە لێکردنەوە بەڵام لە ژێرەوە هەر دەڵم لایە ئەو فەنگە بوو کە لەشاکەی لە دوولەکەی لە حکومەتی عێراقی بوو. بەڵێ ئیتر ئاوها بووە تا فترێکی زۆرە تا هەفتاکان ئاوها مایەوە ئیشەکەوە مایە. باشە ئێوە کار و چالاکیەکانی ئێوە چی بوو؟ قوتابیان لەگەڵ شوویەکان هەبوون، بەعسیەکان هەبوون، وەکو تۆڵی جەلالی و مەلایی هەبوو، ئیسلامیەکان هەبوون ئەو کاتە؟ ئیسلامی هەبوون نەبوون، یەخوانەوانە نەبوون؟ وەڵڵا نەبوو، کەسم نەدی بوو بڵێ من ئەخوانم یا ئەوم یا ئیسلامیم، نەخێر نەبوو. لەگەڵ شوێیەکانە ئەوەندە ئەومان نەبوو. ئێمە ئەوەی کە من ئاگام لێ بوو بەس لەگەڵ بەعسیەکان لە هەموو شوێنێکە کە دابەزینە بوو، مؤتەمەراتە بوو بێکەوە دابەزین و بێکەوە خۆمان تەرشیحە کرد، وەکو حسەیەکیانیای نیە لە ئیتیحادی وەتەنی تەلەبەی عێراق. هەتا احتیمالە لە ئینەکانی تریش بڵێن لە هیژنانە ئافرەتانە ئەوەشە مەسەلا لەگەڵ حسەیەکیان داوە بە جەلالیەکان. جەلالی و مەلایی دیار بوون، یعنی ئەوە تانزانی مەسەلە لەمانەکەی ژەکە زۆر دیار. بەڵێ جەلالیەکانەوەی بە ئاشکرا ئیشیانە کرد. من لە سەیدە لە من بوو مەسەلا لە دکتۆر شوان ساحب قەران بوو، سەردار میرزا بوو، برای سەباح میرزا ئەوە کورد بوو،
ئەتا سەدام حوسێن گەورە بوو سەباح میرزا بوو عەرەب و بەعسی سەرداریش هەڵگەڕایەوە بۆ عەرەب و بەعسی. جا من حەز دەکەم وەڵا کەمێک لەسەرەوە قسە بکەین ئەمانە هەر بەڕاستی سەرداری برای سەباح میرزا ئەمانە کوردایەتیە کرد؟ بەڵێ بابانن ئەمانە خەڵکی سلێمانیشن ڕشەکەی نەرمین بوو پەروین بوو لە سلێمانی مەسئولەی یەکێتی قوتابیانی کوردستان بوو هینی سەردار و ئەمان بەڵامی تر کە سەباح لەگەڵ طبعاً سەباح لە کۆنەوە لە شارع کیفاح و میفاح لەوێەوە برادری سەدام حوسێن بوو ئەو جەبار کوردیەوە و شەقاوە بوون شەقاوە یعنی سەرسەری و دەبستی ئابڕین هەرچەند مؤدەب بوو سەباح میرزا وەڵی کە لە ئاخر و خورا ئەماندی زۆر مؤدەب بوو بەڵام لە گەنجایەتیا لەگەڵ سەدام حوسێن شەقاوە بوون و چەقۆ هەڵکێشی ئەو منتیقەی کیفاح و جمهوری و ئەمانە بوون لە بەغا لەبەرەوە ئیتر کەواتە لەوەیان لەگەڵ بوو بەس کە سەدام بووە نائبی ینی بڵین مەجلیس قیادەی سەورە و گەورە بوو لە دوای هەفتاکان چونکی 11,000 ئەو جێبەجێ کرد سەدام حوسێن نەوە جێبەجێ نەبوو ئیشەکە مفاوەزاتەکە چەقی بوو لەوەی تر سەباح میرزا لەگەڵ سەدام حوسێنە خۆی گەورە کرد و براکەشی و خوشەکەشی و ئەمانە هەموو دوای شوێنی کەوتن ینی شوێنی کەوتن و بەڵێتر دوایەوە بوو تۆ بۆ خۆت بینی بوو لە نزیکەوە سەباح میرزا بینی بینی بووم لە بەغا بە کوردی قسەیە کرد نەوەڵار بە عەرەبی قسەیە کرد بە عەرەبی قسە براکەشی سەرداری شەر لە بەغاژی هابوون دیارە ئەوی شەر بە عەرەبی قسەیە کرد چۆن سەدام ئاوا سیقەی پێکردبوون کاڵێم بەیەکەوە زەمانی گەنجایەتی سەدام حوسێن و سەباح میرزا و کابرایەکەڵێن جەبار کوردی نابوو و نازام چیکەش ئەمانە وەختی خۆی شەلاتی و شەقاوەی بەغابوون لە شارێکی فاحی بەغا ینی تر لەوێەوە یەکتریان ناسی و دیارە لەوێەوە ڕۆژانی سەخت و شتیان بەیەکەوە بردووەتە سەر ئیتر بۆیە سیقەی پێ بووە دیارە ئەویش بسوێتی کورد ئەگەر سیقەی پێ بکەی شوێنی سیقەکە نادۆڕێنێ فعلەن واش بوو سەباح میرزا هەتا ئاخیرەکەی شەر دڵسۆزی سەدام بوو. ئەی دکتۆر چارەنووسی ئەو بنەماڵەیە چی بەسەرهادەوەی تۆ بزانی؟ سەباح نەخۆش خەوت مرد لە کە نەخۆشەوە سەدامیشی ینی لە دوای ڕوخانی عراق زانانە پێشەوە پێش ئەو ئەزانم مرد پێشەوە مرد سەرداری برای ئێستا وڵات قسەمان هەیە بەیەکەوە لە ئوردونە لەوێ خەریکی مەعمەلێکی لە مەعمەلی دەرمان و شەریکات و شتی وای هەیە و لەگەڵ باسیەکان ئیشەکە و وەڵاهی باسی بوو ئێستا هەموو دڵیان لەگەڵ باسیەکانە کاکاوت ئەو باسییانە زانی چۆن تەمی ئەو خەڵکەیاندا بوو بڕوا دەبێ ئێستاش ڕەنگە هەندێک کورد هەبێ لە بەعزێ مستەویاتی بەرز کۆنە باسیە بەڵام ئێستاش عاتیفی هەر بۆ باسیەکانە یعنی دڵی هەر بۆ باز لێیە وەڵڵا ئاوایان تربیەت دابوون ئاوایانی کردبوون ئەوان ئەرە وەڵای ساشەکەی لەگەڵ باسیەکانە تەعاتفیان هەیە ئەی خوشکەکانم لە فێسبوک لە نووسی نوشتەکانیان دژی ئەم حکوومەتە ئەنووسن و دژی ئیسلامیە نووسن و دژی هەمویان نووسن معنایە لەگەڵ دڵیان لەگەڵ چێ لەگەڵ باسیەکە ئەی خوشکەکانی چی ئاگام لیان نییە ئاگەلوان نیێنەوەڵە نەر سەردارێکە لەگەڵ ئێمە بوو سەباحی واسی سەردار چەند جارێک کەماندی جارێ وڵا سەباح میرزا و سەدام حوسێنمان لە هیندی لە ڕێی گەلی عەلی بەگ تازە سەدام حوسێن بوو بە ڕئیسی جەمهور ئێمە لە حاجە مەمەران بووین وەکو سەیران چوو بووین شەوێک شوێماینەوە کە گەڕاینەوە لای نیوەڕۆ بوو دە 12 هەلیکۆپتەر بەو دۆڵانە ئەسوڕانەوە توانێت چی بێ وڵا ئۆتۆمبیلی هاتی لابن لاماندا وەستاین ئۆتۆمبیلێکی مارسیسی ڕەنگ فستەقی هات سەدام خۆی لێ خوڕی سەباح میرزاش تەنیشتی بوو تازە بوو بەین بە ڕئیسی جەمهور و ئەمانە وەڵا وەستا بۆمان وەستا و پەنجەرەی کردەوە ئەوەی پەنجەرەی کردەوە چۆن چیتان هەیە مشکلەی چیتانەیە و ئەمانە و لەویا سەباح منی ناسیەوە کاکە سەباح تەڵان پێم نەوە کاکە ئەترسان لەویا بێڵم کاکەوێن و ئوستا سەباح ئوستا سەباح چۆنی و ئەمانە ئەو شتانە و سەدام و تێی ناسی و تێ چۆنەوە فلانە برادەری براکەمەوە ئێمەین و ئەمانە وەڵاو تێ باشە مشکلەی چیتانەیە وەڵا براکەم ژنەکەشی دکتۆرە و برا گەورەکەم مناڵێکیانە بوو دڵی کون بوو یانەوە مناڵەمان دڵی کونە و ئەمری 6 مانگە لێرە چارەسەری نییە بەشک عیلاجێکمان لێ بکەین
والله رقين وتي صباح رقميان دي والله رقميشي دايني وتي تلفون بو رقمك والله تلفوني كذبوا براكم بحفتك باسبورت وبارة وتيارة مشتي بو ترتيب كذبون تشوفونا بغا يعني بو حسابه بصدام وعدك خوي بس والله خلال حفتك بارشي دابوني للندن دابزيبون لو سفارش هاتبو ببيريانو بدوان بو خستخانه بس علاج نكرامنا لك دوائي هرمرد جاء ليش صباح ديو امانم ما بس يعني هي ما نهبو ناساوتي ما نهبو يكتري ما ناسي امانه جاري ليره لمركزي ثقافي جامعه وزماني بعصلم مناسبه ابو دعوه الشواء كراوين شوين وكو هو كان لي مش اندام بين لو مركز ثقافي شوين مناسبه والصباح ميزار شاتبو او الصلاح كويكا او كيسا قراني من رشدي شلي قراني شيو قراني يوم تشني لا وشتي شواب تشني لا سياسيه صباح ميزار زوري في خوجو هل سايسن وسحله ما تشكي القتو تيو دياري بوتو گۆرانیەکە سیاسی بوو سیاسی بوو چرشی ئەوەی سامی عەبدەڵ گۆرانی ڕەنگە لێی تێ نەگەیشت بێ حەزی لە لەحنەکەی بۆ کورمان بە چەپڵە و قەلبی من و گەرنەوەنە نەسووتێ و هینوەمانە و چۆنە ژارم سەرکەوێ و بەمانەی و وەڵا کاکە دەماچەکەی خۆیدایە دکتۆر خەسەو شاڵی وەختە ڕئیسی جامیعە بوو لێرە حەفلەکەش لە مەرکەز سەقافی جامیعە بوو ئەوی سایانەی ئاوێزێ وەڵا کابرا یەکسەر مدیری ئەمنیش دیارە لێ بوو نایناسم خوانە زووە گۆڕان توی بۆ خاتری خوا ئەو سەلاحە فیلارە ئەی باشە سەباح میرزاڵی ئیجازەی دەمانچەکەشی بۆ بکە من تۆ ئیجازەی بۆ بکەم ئەوەش شتێ بوو لەو مفارەقاتانەی کە دیبوومان وەختی خۆی دکتۆر ئەگەر باسی یەکێتی قوتابیان بکەین یەکێتی قوتابیان دەورێکی گرنگی هەبوو بە تایبەتی لە پێگەیاندنی کادری سیاسی و زۆربەی حیزبەکان ئەوانەی کە سەرکردەکان لەوێەوە پەروەردەکراون و دوایە بوون بە سەرکردەی پارتی و یەکێتی و ئەوانە تۆ لەسەر ئەواڵێکی ینی دەوریان چی بوو ئەو کاتە بە تایبەتی لە زانکۆکانە لە مەسلەی کوردایەتیە لە مەسلەی ڕێخستن و ئەمانەیە دەوریان هەبوو بێگومان تەڵان یەکێتی قوتابیانی کوردستان بە تایبەتی دوای 11 ئازار پێش 11 ئازار یەکێتی قوتابیانی کوردستان هیچ جەلالی و مەلایە بوو نە ئەو بە عەلەنی ئیشیە کرد نە جەلالیەکەش کە بە عەلەنی ئیشیە کردی چی پێکرا وەکو تابعێکی حزبی بەعەسبی ڕاستی ئینسان بڵێ یعنی زۆر کە بیری لێەکەیت و لەوانەی ئینسان خەفەتە خوا چۆن من ئەوم کردووە مەسەلا وەختی خۆی بەڵام تر ئەو دەرفەتێ بوو وەی کوردایەتی بکەی بێتر ئەو شێوەیەری بوو دوای 11 ئازار یەکێتی قوتابیانی کوردستان ڕۆڵێکی هەرە گەورەی هەبوو هەتا مەلا مستەفا بەڕەحمەت بێ ئەڵێ تەلەبە سەری ڕمن لە هەموو شۆڕش و شەڕەکانە ئێمە ئەومان کرد و بە دروش ئەمان هەرکە 11 ئازار کرا من گوێم نەدایە جەلالی و مەمانەوە ئەم شتانە یاکسەر چوومە سەد جادە لەگەڵ تەلەبە کوردەکان هەموو مزاهرە و تاافکێشان و بەرەوەی چووە بەرەو ساحەی تەحریر لافیتەوە مافیتەوە ئیتر لەو ڕۆژەوە لەو خلال ئەو 4 ساڵە یەکێتی قوتابیانی کوردستان بڕوا دەبێ حیزب چەند گرنگ بوو لە بەغدا یەکێتی قوتابیانی کوردستان دوو ئەومەلێ و گرنگتر بوو چونکی ئەمە هەموو گەنج بووین هەموو خوێنگەرم هەموو خوێنگەرم و ئەمانە ینی ئەوەی کە بە یەکێتی قوتابیانە کرا بە حیزب نەئەکرا لەبەرەوە ئەرچی مناسەبات بوو ئەمان کرد نەورۆز بوو سەیران و مناسەبات و کەلیمە خوێندنەوە هەبوو هەتاوەکو لە مناسبەی حزی بەعسیش کە نیسان و شتیوا لە تەسیسی بەعسا ئێمە یەکێتی قوتابیان ئێمەش وتارمان هەبێ هەروەی ئیسپاد و جووتێ وتارەکەش خۆمانەمان نووسی نەکاوەکو زمانی پێش 11 ئازار وتارە هەوایە ئەوایە بەعسیەکان تەنخیەکەن یعنی پێشەوەوان هینیان نەکرد ئارە وەڵڵا پێش 11 ئازار وتارێکە وایە بەعسیەکان بە دڵیان نەبوویان و ناوێ بیکەی یعنی تا لە حەفلێ بچووک بچووک ئەمان و گۆرانیەکە کوردەکان تەقدیمی ئینیەکەنیان و چیە گۆرانیەکە چییە کەریماتەکانی ئەڵێ چی ئەوە پێش 11 ئازار دوای 11 ئازار دەستکراوە بووین
یەکسەر دوایە وەش باش و شکۆر هەردوو باڵەکەیشیان گرتەوە و جەلالی خۆی لە مؤتەمەرێکە لە کۆنفرانسیەکە ناوی خۆی گۆڕی بۆ شۆڕەجیێڕی کوردستان و حزبی سەوری و دوای ناو تۆ بەشدار نەبووی لەو کۆنگرەیە؟ نەخێر نەوەڵە. دکتۆر ڕێکخراوی بڵێسە چییە؟ ڕێکخراوی بڵێسە عاید بە جامیعەی بەغا بوو. بەڵێ ئی جەلالیەکان ئی جەلالیەکان نەبوو دوای 11 ئازار جەلالی کوا ڕێکخراوشتی دوای 11 ئازارەوە دوای 11 ئازار بڵێ ڕێکخراوێکی پارتی بوو بە پارتی بوو. ئمە لە باسین ژمارەی جەلالیەکان لە جامیعەی بەغا من ناڵێم لە 69 چوینە جامیعەی بەغا نیسبەتەن بۆ بێلایەن و مەلایەکان زۆر کەم بوون. جەلالی کەم بوو زۆربەشی خەڵکی سلێمانی بوو. جەلالی هەولێری و نەدی بوو بەڕاستی یا دوهۆیکی یا بەغانی لە بەغا لە موسیش عینەشت ئەمووی جەلالیەکان کەم بووین و نەڕێکخراوە یعنی کەواتە جەلالیەکان زۆربیان خەڵکی سلێمانی بوون زۆربیان مای جارێ کۆبوونەوەمانە کردی جەلالی لە بەسم داخلیە لە ژووری دکتۆر مەقەرتان نەبوو دکتۆرێ وەکو بڵێن بارەگای تابیان و حیزب بوو ئەمانە ئاگام لەو شتانە نەبوو بەدڵ و بەیجان ناڵێ من لەگەڵ ئەو کەسە بووم کە لولەی فەنگەکەی بەرەو حکوومەتی عێراق تەوجیه کرد لەبەرەوەمانی جارێک کۆبوونەوەمانە کردووەمانە لەگەڵ دکتۆر ئەوە ئازاد نەجمەدین بوو دکتۆر تەیەبی دان دکتۆر هیچ یادەوەریەک لەگەڵ مام جەلالە هەیە لە بەغا لەگەڵ مام جەلالە مام جەلال ڕۆژێک کۆی کردینەوە وتی تەلەبەی کولیاتی طبی و هەندەسی و وەخوازانم مەحامیشمان لەگەڵ بوو کولی قانون وەرن لەکوێ لە جەریدەی نور لێ ئەوێ مام جەلالتان بینە باش وڵای ئێمە شوێن مەقەڕەکەی لەسەر شارع ڕەشید بوو لە بەغدا وەقتی هێشتا ئەوە نەبوو ینی 69 بوو شتێکی ئاوها بوو 11 ئازار لە ئارانە بوو دانیشتین و ئەمانە و قسەمانە کرد و زۆر بووین بە سی کەسێک بەو هەموو کولیاتانە وێرەوەی کۆکرایەوە قسەمان کردووەمانە وەڵام مام جەلال هاتە ژوورەوە خۆی کرد بە ژوورە مام جەلال خۆی کرد بە ژوورە هەموو لەبەری هەڵساین و ئەمانە سێریێکی کرد و چوە دەرەوە دەنەوە بۆ تۆرە وەڵا دانیشتینەوە بێت چی بێت چی نەبوو بێ وەڵام مام جەلال هاتەوە یەک گستی ئەوە نییە مەحەلیەکان هەبوو بە حەسی دروستەکرا بەین بە ئەوە درێژ بە دەستیەوە بوو ئەڵڵا ئەبێت چیمان کردی بێتەوە لێمان نا وەڵا کاکە دەستی کرد بە گسکدان کورمان جەلال بۆ وەڵاتی ناتان نەمێ ئەمە چیە کردی بە تەپ و تۆز و سەیری ئەمانی کردویت خوا ئێوە ئینی دوار ڕۆژن مەحامی و دکتۆر و ئەمانەی دوار ڕۆژن چۆن دڵتانیە لەم پیساییە دانیشن وای ڕاستەکەی مام جەلال دەبێنە تخوا بە ئێمە خۆمان پاککەینەوە وەڵا لاینەکەی پاک کردبووە دوای پاکمە چووە کردمان بە تەپ و تۆز واریەکە تۆزێشتی پاک کردو و دوایاتەوە قسەی بۆ کردیم قسەی بۆ کردین و ئەتا ئەوساش لەبیێنەوەتی ئێوە تەلەبەی مەجموعەی توبین بە تایبەتی خوێنتان گەرمە ئیسا بەڵام کە تەخەڕوجەکەن هەموو بن بە بەرجوازی بچووک لە شۆڕژ دوورەکەونەوە توان شتیوانە چۆن نەگەشتی وابێ ئێمە هەر شۆڕ ژێڕین و ئەمانین بەڵام دوای تەخەڕوجی تر دەرکە و من چوومە دەرەوە بوومە پێشمەرگە و چەند کەسێکی کە هاتە دەرەوە بەڵام زۆربەی زۆرمان هەمووی لە شارەکان مایەوە خەریکی کەسابەتی خۆی ئەوەی عیادەی هەبووی سەیدەلی هەبوو ئەوەی نۆری جاتخوا دکتۆر مام جەلال ڕاستی نەکردو هەم بۆ تەپ و تۆزەکەیەوە لەنا ئەو هەموو تەپ و تۆز و ئەوانەیە هەموو دکتۆر و دوایش زۆربەی دکتۆرەکانی هەمووی بوون بە بەرەوەڵا ڕاستەکە زۆریش بوو بە دەرس بەڵێ بوو بە دەرس لە ژیانمان نبوو بە دەرس ینی وەختی خۆشی مەلا مستەفاخوا بە ڕەحمەت بێت چەند قسەیەکی کردەوە لە گوێمە زرنگێت تۆ ئێساش میسفادەی لێکم ئەوەی مام جەلالیش عینەش شوێنێ پیس بێت یا دانیشی معنایەوێت تۆ ینی شتێکە نوقسانە ناکرێت لەوێ بینیمانی تر دوایەوە زۆر لە شوێنانی کە شەماندی دوای ڕاپەڕێنێت لێرە زوو ئەم دی بەڵێ مام جەلال بەڵێ بە تایبەتی لە کەواتە ئەگەر بادام هەر باسیەوەکەین لەسەر کەسایەتی مام جەلال چیاڵێتەوە کابرایکی ئازا بوو بەڵێ و مەلا مستەفاش بە ڕەحمەت بێ زۆری خۆشەویست هەتاوەکو
آخر جار کەیتر ئەرێ و جەلالی کوڕم وەرەوە لە ئینشقاقەکە جەلالی کوڕم وەرەوە آخر شت بۆی نووسی بوو جەلالە شێت وەرەوە ئەم ئینشقاقە مەکە ئەو قسەیە خۆم نایکەم ئەوە شاهید هێرە سەر ئەو قسەیە تەبات بەس مام جەلال لەبەر جەماعەتێکی کە لەگەڵی بوو دیارەی تروی لا مام جەلالیش خاتری مەلا مستەفای زۆرەویست زۆر وەکو برا گەورەیەک سەیرێک مام جەلال بەڕاستی کابرایەکی زیرەک بوو یعنی کە چوی زۆر لەگەڵی دانیشتوین واد لێکە دائم متەفائل بیبەژیان وا لێکا قەت سپی بەڕەشی نەبینی ڕەشەکە بۆ ئەکا بەسپی متەکەلیمێکی چاک و زیرەک و چونکە لە محاماتیش یعنی بڵین خەڕێجی کولی قانون بوو جاروبار من نایەتە بێرم ئەهاتە لای باوکم وەختی خۆی ینی قسەشتیوا ئەمانیانە کردو ئەمانە و باسی ئەو شتانیان کردو ئەمانە باوکیشم مەدحیە کرد باوکم کە زۆر بۆ تەمەن لەوان گەورەترە ئەی و مام جەلال کابرایەکی ڕۆشن بیرە بەڵامی حەیف کە ئیسا بووە هین بەکرەجۆیی وەختە هین لە بەکرەجۆ بوو ئیترش کەسە و زروفی خۆی هەبوو بەس مام جەلال ئینسانێکی زیرە خۆشەویست ئاسا زۆر باشە دوکتۆر پشوویە گۆرەگرین و دوایی درێژە بە قسەکانمانی دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ دکتۆر ئەمیر چەلەبی دکتۆر زۆر وەسفی مام جەلال و باسی مام جەلال لە کرد و دیارە لە نزیکەوەی ناسی ئەوە ڕاستە کە ئەڵێن ویستوێتی بێ بە زاواتان وڵای ئەوە شتێکی کۆنا ئێسا و خوشکەم پیرە لە سویدا قەینا بە شتێکی بەڵێ شتێکی وایەت خەیاڵم ئەو وەختە هەردووشیان لە هێن بوون لە جامیعەی بەغدا بوون دیارە مام جەلال زووتر لە زانکۆی بەغا بووە خوشیشم لەوێ بوو ئەمیرەی خوشکم خوشە گەورەکەم لە بەغدا بوو ئەو لە کولی تەرویە بوو لە تەلەبە کوردەکانە توانم بڵێمە خوشکم بوو بەڵام ماشاڵای لێبێ جوان بوو جوان و کچە حاکم و ئەمانە وەڵای تر ڕۆژێکیان بڵێ مام جەلال ینی وەکو کە باسیەکە دایکم باسیەکە یاخود ئەو باسیە کرد هاتبوو داوای کا بڵێ هەروەڵا هاتبوو داوایکە بەس عیلاقە شتیان نەبوو بەس هاتبوو داوایکە وەکو کچە کوردێک و ئەمانە ئیتر سڵفە خۆی کرد کە خۆشەکەم پێش ئەو کوڕێکی عەرەب هاتبوو داوای کردبوو وەختە محافزی سلێمانی کابرایەکی خەڵکی بابل بوو خەڵکی ئەو ناوە بوو سماوە بوو وەڵا سماوە خزمی ئەو زاوا عەرەبەمان بوو هات داوای کرد و کوڕەکەش لە جامیعەی بەغا بوو لەگەڵ خوشکم بوو ئەمانە ئیتر موافقەی کردبوو باوکم مام جەلال تاخیر هات وەڵێ ئێرەوەڵە ژینا ینی نازان بڵێم چی شت زۆرە گۆڕا نەکا بۆ من بۆ شتی تر ناحی بڵین احتیمالە هەرچەند ئەو ماشاءڵڵا برای مەحموو بوو بە خەزوری برای مەحمە ئینسانێکی زیرەک و تێگەیشت و ئەمانە بوو بەڵێ تۆ لە باوەڕەیەگەترەوە بە زاوایەوە باوکت کاریگەریە بوو لەسەری قسمەتە وڵا ڕەنگە من خاڵی مناڵەکانیە بووم ئەوەختە نەمە هێشتان دێشت و شەڕ و خۆکوژی و براکوژی و ئەمانە ڕووبا احتیمالە ئەوەتر قەدەرە مقدەر ئێمە هەمومان هەتا ژنێکە یەنی ڕەنگە دەکەسە و ژنەی داوا کردبێ ڕەنگە ئێمەش دە ئافرەتمان داوا کردبێتەرەوە قسمەتە بەڵێ بەڵام دیارە بێ زان ناسیوێتی ینی بینیوێتی و ناسیڵێ ئەی بۆ لە 16 کە وەزارە توشتیوا تەشکیل کرا وەختە بڵێن جەلالیەکان بوو مام جەلال زۆر تەکلیفی لە باوکم کرد بێ بە وەزیر لەسەر لیستی جەلالی قبوڵی نەکرد باوکم نەزرەیەکی کەی هەبوو نەزرێکی نەبووایە لە 35ەوە ئەو ڕووناکیی دانە ئەنا لەبەرەوە کەواتە دووربین بووە بڵێ بیر و باوەڕە قەومیەکەی لەوە هینتر بوو
دائم لەگەڵ باوکو پیاویشی قەومی بوو قەومی بوو دائم یەکەمین گۆرانی فێرکردین ئەی کوردنە ئەی مردینە بوو ئەی کوردینە ئەی مردینە با دەست لە ناو دەستکەین هەموو دائیمەوەی بۆتی پیاوی کۆن. بەڵێ ئەگەر باسی سەردەمی دوای بڵێن 11 ئازار بکەین ڕێکەوتن نامی 11 ئازار ئێوە ئاگادار بوون ئاتانزانی کە شتێکی وا هەیە لە ئارایە مەسەلەن ئێوە کە باڵی جەلالیەکان بمە بەسم قوتابیان و مام جەلاتان نەبینی و خەڵکۆوانە شتی واتان نەزانی خۆیزانی چۆن خۆی ئەگەر سەر و ئێمە بشیان زانی بەیان زانی مفاوزات شتیوە هەیە بەڵام 11 ئازار کە دەرتوو پێش هەفتەیەک هەیتر دەستیان لە مفاوزات شوشت حکوومەتی عێراقی و شۆڕشی شۆڕشتی ئەیلولیش ئەیان و تەواو مفاوزات ڕاگیرا شەڕ بەردەوامە بێ هەتا دوای سەدارسیان خۆی تەداخلی کرد و شوێ لای مەلا مستەفا بڕەحمەت بێت و ئیمزاکەیان کرد و ئاتەوە بوو بە 11 ئازارێکە لەبەرەوە لە ئێمەیانە شاردەوە یعنی باسیەوە نەیەکرا لە ئێمە وەکو قاعیدە قەواعید بووین بەڵام لەسەرەوە ئەیانزانی لەسەرەوە ئەیانزانی کەوا ئەو شتە هەیە و ئەمانە جایتر کە ڕوویدا شتێکی خۆش بوو کە ڕوویدا ئەو وەختە کە ڕوویدا یەتە بیرم لە سینەما خەیان بوو سەیری فیلمێکمانە کردو ئەمانە زاواکەم لەگەڵ بوو کاک سەفوەت ڕەشید سەدقی سا لە سەیمانیە مەحامی بوو وتی شتێکی وایە باشم بۆ ڕادیۆی بچووکە بوو چوە دەرەوە ئاتەژورە وتیەوە بەیانە خوێرێتەوە سعات نازانم چەند بوو ئەمانە مەبەست بەیان 11 ئازارەکە خوێنرایەوە من لە سینەمای خەیان بوو لەوێ زانیم ئەمە لە بەغدا لە بەغا سینەمای خەیانی بەغا لەوێ زانیمانەوە 11 ئازارەوەیتر دووەم ڕۆژ تەلەبەکان هەموو هاتنە تەلەبەی کولیات و جامووی هاتە سەر شارع ڕەشی و ساحەی تەحری وڵام منی لەگەڵیانە انتظاری ئەوم نەکرد تعلیمات و معلیمات و شتیوا لە جەلالی و ئەمانەوەی ئەوەنگە دڵمان خۆش بوو ئەوەنگە دڵمان خۆش ئەو هەموو لافیتە و کوردە و جەماعەت هەمووی بە کوردی و هاتبوون ینی لە ڕۆژێکی خۆش لەبەرەوە وەکو جەلالی ئاگایان زۆر لێ بوو و دوایش کۆنفرانس کرایەتر ئەوە بوو کە چوونە ناو پارتیەوە بە ناوێکی کەەوە ئەمانە بەڵام ئێمە پێشەوەش هەر ینی بە فعلی هەر پارتیەکەی شاغوین ئەوەی کە لولەی لە حکوومەتی عێراقیین کردبوو چێ بوو بە سکرتێری یەکێتی قوتابیانە ئەو کاتێت عادل مراد بوو عادل مراد بۆ وەختە بەڵێ عادل مراد سکرتێری یەکێتی قوتابیان بۆ وەختە ئەندامانی ینی مەبەستم باڵی جەلالی و مەلای قوتابیان کە تێکەڵاو بوون کۆنگریان کردیاچی یا هەر یەکسەر بەزان کۆنگرە نەبوو ئەمەی بە تەنسیق بوو ئیسلام من لە ینی بڵێن لە باڵی جەلالی کە تێکەڵایی بۆ چوومەوە یەکسەر بووم بە لێپرساوی پارتی لە کۆلیژەکەی خۆمان ینی نیسبەتێکیان دانابوو هەر لە سەدا نازان چەند بوو ئەمانە بێن مەسئولیات وەرگرن تەبان دوایەوەشی تر مەسئولیاتی زیاتری شم وەرگرت بەڵام بۆ تێکەڵاو بوونەوەکە ئاوا بوو بە نیسبەت بوو بە نیسبەت بوو ئەشکەسە و بە نیسبەتی خۆی ئاوا بۆ سکرتاریەتی قوتابیانیش حەمە قەراغیان دانابوو وەکو یەتەبیرم شەیکە بوتخوا لە ئەڵی ئەوە نایەتەوە سەزانمەوە وەختە فەراد ئەونی سکرتاریەت بوو جەلال خواعافیکە جەلال خۆشناو بوو ئازاد خەفاف بوو ئەمانە بوون زۆر بوون لەوە زیات ئەوین بوو یوسف زرار بوون یا هەر لە یەکەتون ئەو یوسف زرارە خواعافی یەکیان کازام ئەمری خۆی کرد لێرە بوون یوسف یا زرار نێکیانە دایمە سەر کرد ماڵی باوکردەوە کاتە لە مووسڵ مووسڵ بڵێ کاتە لە مووسڵ ئیتر 11 ئازارەکەمان زۆر پێخۆش بەڵێ دکتۆر ینی لە دوای 11 ئازارەوەیتە وردە گۆڕانکاریە بێ شتە بێت و ئەمانە کۆمەڵێک وەزارە دووەرەگیرێ لەلایەن کوردەوە ئەمانە ئەم وەزارەتانە بەڕاستی دەوریان هەبوو ینی ئەوەی کە تو ئاگاداروی
کاریگەریان هەبوو ئیشیانەکرد بۆ خەڵکی کوردستانیا چۆن بوو؟ بۆی من ئاگادار بم ێستا لە وەزارەی شئونی شیمال هەبوو بەڵێ کاکسامی وەزیری بوو خوشکێکم هەبوو ناوی نەسرینە ئەویش لەوێ بوو موەزەف بوو لەوێ بوو خەریجی کولێی ئەوە بوو علوم سیاسی وشتیوا ئیشیانە کرد خوا هەڵناگرێ ئیشیانە کرد چەند بەعس دائیم ڕێگر بوو هەندێک ئیشی باش کرێ بەڵام ئیشیانە کرد ئەوەی مشکلەی هەبووە ساکاکسامی بەڕەحمەت بێ مەکتەبێکیشی هەبوو لەسەر سعدون جادەی سعدون لە بەغدا ئەوەی مشکلەی هەبووە کوردوایە بەچوو بۆ لای وەزیریش بوو بەڵام مشکلەشی حەلە کرد یعنی دەستیانە ڕیشت ئیشی باشیانە کرد تر ئیحسان شێرزاد بوو ئەو بوو ئەمانە وەزیر بوون بە حەق و حەقیقی ئیشیانە کرد چونکە قوتمانە بوو هێزت هەبێ ئیش پێکرێ ئەگەر هێزی نەبێ بە زەعیفی بچیت هەر شوێنێکەوە نایڵن ئیش بکەیت هەرچەنگ بەعس ئەو وەختە ئەو قوتەشی نەبوو ها لە هەفتا بۆ هەفتا چوار بەو قوتەی نەبوو کە دوایی پێی کرد ئەسن لە هەفتا تا هەفتا چوار حزبی شوعی زیاتر بوون لە باسیەکان شوعیەکان زیاتر بوون لە باسیەکان بەڵام بەعس بە زیرەکی و بە قوت و هینی خۆی سەیتەرێک کردبوو ئەجا بۆیە ئەو کاتە ئەو قوت و یەزیان نەبوو کە تەسی زۆر لە وەزیرەکانمان بکەن بۆ ئێوە زیرەکانمان وەڵی ئەشتەنوبیلا ئیشیانە کرد باشە دکتۆر تۆ ماوەیەکی لە مووسڵ ژیاوی ماڵی باوکڵێ بۆ ینی ماڵی خاڵوانی شت هەر لەوێ بوون بڵێ کوردەکانی مووسڵ کوردایەتیان نەکرد وڵی ینی کورد لە مووسڵ دەوریان چی بوو ینی کوردی مووسڵ بریتین لە عەشایرەکانی دەوروبەر زۆربیان هاتوون لە مووسڵ ئەژین لەوێ ئەژین عەشایری دەوروبەر ئەو وەختەی کە ئێمە لێوین بەڕاستی زۆربەی زۆریان جاش بوو بەڵام ڕۆحی کوردایەتیشیان هەبوو ینی کورد نییە خەڵکی مووسڵ ئەسڵ بێ کوردی ئەسڵ بێت و بەخوای خەڵکی شارەکە نابێت لە دەوروبەرەکەەوە هاتی بێتەوە لە دەوروبەرەکەەوە ئیلا لای نەبی نووس و ئەمانە ڕەنگە چەند ئائیلەیەکی کەم هەبێ بەس زۆربەی زۆری هەمووی ئەوانن کە لە دەروەوەی مووسڵ هاتوونەتە ناو مووسڵ بەس بە شێوەیەکی گشتی ینی کوردی مووسڵ بۆ وەفان یعنی ئەوە نییە وەکو کوردی هەندێک شوێنی کە نین جاسوسی لەسەر بکەن و بڕۆژ خەبەری لێبن و ئەمانە زۆر پێشمەرگیان زۆر حەوانەوە زۆر پشتی کوردیانە گرت هەرچەند جاشیش بوون بەڵام ڕۆژێ لە ڕۆژان نەماندی بڵێن وڵا فلان ماڵە کورد فلان جاش خەبەری لێ یا فلان ئیشی خراپیان کردووە بەرامبەر کورد بەڵام بە شێوەیەکی جاشی باش ئەخە جاشی باشێ و جاشی خراپیژێ چۆن باسی باشە و باسی خراپێ خۆی هەموو خراپە هەموو خراپە نابێ وابی بەڵام هەیە لە خراپترە ئەوان لە خراپتر نەبوون ئەی دەوری پارتی چی بوو لە دوای 11 ئازار لە مووسڵ دوای 11 ئازار عەلی سنجاری هاتبوو بە مەسئولی لقیەکی پارتی لەوەختە هەر 4-5 لەقە بوو یەک لە مووسڵ 2 لێرە 3 کەرکووک 4 سلەیمانی 5 بەغدا و جنوب لقی 6 لە پێش نەکسەی بڵێن نەکسەی ئیتفاقی جەزائیری عوسمان لقی 6 ئەوروپا بوو حوت تەشکیلکەین حوتەکەش بۆ منتیقەی ناوپردان و سەرکردایەتی ئەو فریانە کەوتین بەسەرا بەنسبەت پارتی لە مووسڵ ئەندامی زۆر بوو ئەندامی زۆر بوو چونکە ئێمە کە لە زانکۆی بەغدا کە ئەگەڕاینەوە مووسڵ ئەو وەختە پارتی بووین وەرەقەمان هێناهی نەقڵ سێمانی تعتیلەکە چوینە لقی یەک لەوێ لای کاک عەلی سنجاری دانیشتینەوەمانی کۆ کردەوەوانی کە لە بەغا لە جامیعات هاتوون بە تایبەتی بەغدا سەی بۆ ئەو کردین و ئەمانەوە ئەنجا شانە تەسیمی ئینێکەکراین لەوێ مەسئول شانەمان بوو ئەوتە بۆی لە حزب نەبڕێن شتێکی تەنزیماتێکی ڕێک و پێشیان هەبوو عەلی سنجاریش کابرایکی زۆر ئیداری بوو دەبەر ئەوە ئیتر بڵێم بەس دووتر ئەو کاتە لە مەیرەجاناتی ڕەبیع ئەکرا لە مووسڵ مێرەجاناتی ڕەبیع
موكبي كرد يكومل وأنا أبوهم موكب وسارة والرشت كرد يكومل الرشت وهم رسمي ما بس ملا النوروز مصطفى الله أشياء سنانا مهرجاني الربيع ربيع مهرجاني وش الربيع جواز لا جواز لقل نوروز بله لقل نوروز جواز بله بله لا جامع أي موصل أمانامي حفلة ذكرى وكراهي وكل بله باجو ناڵێم بله یعنی لەوێ عشاعیرەکانی لێبوو عشاعیرەکان بەڵێ زۆربەیان سەر بە حکومت بوون بله بەڵام دڵ و دەروون و فکر و ئەمانیان هەموویە لەگەڵ کوردایەتی بووە باش بۆ یەکە و هەلا ڕەخسا بله زۆری هاتەوە بۆ لای بله دکتۆر ئەو کاتە قایمقامی شەنگا لە کوژرەوە ئەگەر لەوە هەیە نەوەڵا ئاگام لەوە ئەگەر لێ نییە وانە بۆ خۆیە بەس ئاگام لەوەیە کە ڕۆژهاتن علی سنجاری بگرن ئەخر بە بەزەوەی لەسەرەوە کە گوایە ئەو دەستی هەبوو بێلەوە ئەنجانم زانی وەڵام بەڵێ ئێمە لەوێ کۆبوونەوەمانە کرد ناڵێم کە ئەگەڕاینەوە تەلەبە بووین لە جامیعی بەغا ئەگەڕاینەوە بەڵێ ئەگەڕاینەوە مووسڵ لەوێ کۆبوونەوەمانە کرد لە بەرامبەر نەبی یونس بوو لەو ناوە بوو لە مەڵقی نەبی یونس بوو وەڵاوتیانەوە ئەمن و مەمن و ئەماناتونیانێ بێنە ژوورەوە و هەواڵی کاک عەلیە پرسن وەڵا حرەسەکانی بەر دەرگایان داخست و کاک عەلیش لەوێ بوو کاک عەلی لەوێ بوو هەڵ بەغەڵبێکی تێکەوت و هین و ئەمانە وتمان چیە خێرە ئەمە وتیان وەڵاواتون تەعادامان لێ بکەن هەموو ئەمن و مەمن و ئەمانە بوون بەجلی خاکی و بەجلی مەدەنی و سێرمانە کرد لە پەنجەرەوە ئێمە چی بکەین وەڵا کابرا لێوە بووینێکی کردەوە وەکو کەنتۆرێ دۆڵای بێ هەمووی دەمانچەوتی سەر و دەمانچە هەڵگرن تی هەڵیگرن وڵا دەمانچەمان هەڵگرت خێرە چیە وتی باچینە سەربان باشە چوینە سەربان وەڵی تر لەو ئینەوەی تر دیار بوو قسە و سەوهین و ئەمانە کرا لەو ئەسنای بووی تر کاک عەلی خۆی دەرباز کرد دەرگای شێ هەبوو لە دواوە لێ دەرباز بوو ڕۆی وەختێ دەرگامان کردەوە کاک عەلی گەیشت بووە لای فایدە و مایدەوە ناوە وەڵای ئەمە زوو دەمانچەکانمان داناوە هیچ زیرمان نییە وەڵی تراتن وتیان کاک عەلیمان دەوێتان وەڵا کاک عەلی پوتیان کاک عەلی لێرە نییە ڕۆی یانزانی لەوەیە هیتر بە ئەنقەس وایان کردکەوا دەرچێ یا خونیان وێرا بێنە پێشەوە ئەمنانە نازانم بەڵام ئەو حادیسێم لێ تر کاک عەلی ڕۆی و نەگەڕایەوە مووسڵ دکتۆر لە دوای 11 ئازار حیزبی بەعز چاودێری قوتابیان و لاوان و ئەمانەی کوردیە کرد چاودێری ئەوەیە کرد یاخۆ ئێمە لەو بە قۆتتر بووی ڕوا دەبێتێتی قوتابیانی کوردستان لە بەغدا منەڵێم لە جامیعەی بەغا چونکە خۆم لەوێ بووم لە دوای 11 ئازار و ئەمانە بڕوا دەبێ بەعسیەکان ئەوەی لە ئێمە ترسان لە شوێعی و قەومی و ئەمانە نەترسان زۆر یەکگرتوو بووین تا حادیسێ ڕوویا ئێمە لە لامان لە کولێ سەیدەلە کابرایەکی شوێعی بەعسیەکان گرتیان لیان دەدا من و دکتۆر نۆزادی سا لە سەیمانیە چاومان لێ بوو نۆزاد خۆی پێڕانە گیرا هەڵ سات شوە دەرەوە بۆی یارمەتی شوێعەکە کاو ئەمان لەسەر شوێعەکە بکاتەوە وەڵامیش هاتمە دەرەوە بوو بەهەرە شوێعەکە ناوی ئەسعەد بوو عەرەبیش هیچ جەبەشمان نەبوو لەگەڵ شوێعەکانە وەڵایەتر بوو بە شەڕ و هەراوریا ئەمانە وەڵا کاکە نەوزاد قەتعی ئیتیحاد وەتەنی تەلەوەی عێراقی لێکرد وەخشێ ژێرفی ئیتیحاد الوەتەنی هی بەعسیەکان ژووریان هەبوو وەڵا بوو بەهەرە ئەمن هاتین هاتەموو تەلەبە هەمی ڕای کرد هەموو ڕۆشتین دوو ڕۆژ کولیەکەمان داخرا دوای دوو ڕۆژەکە لەگەڵ کەریمن مولا ڕئیس ئیتیحادی وەتەنی تەلەبەی عێراقی بەعسیەکان عادل مرادی شینی ئێمە بوو وەڵا چین دانیشتین لەگەڵ ئەوانە و ئین و ئەمانە ئەلا کولین شتێکیان کرد مام ناوەندی کەوا وەکوی شتێک نەبوو بێ وایە و ئەمانە باش کانە بابێ ئەقتان چیە بەسەر شوێعەوە ئێمەی پارتی شوێعە بۆ خۆی با دیفاع لە خۆی بکات ترسنۆ بوون شوێعەکان لەو ڕۆژانە ترسنۆ بوون بەعسیەکان ئازاتر بوون هاتینەوە دەوام هەندێک لە بەعسیەکان ویستیان شەڕمان پێفرۆشن ئەو ئیتیحادی وەتەنی تەلەبەی هین کوڕێکمان نەبوو ناوی کامیل بێبانی بوو براکەی لێرە ئێستا فەریق بوو نازانم ماوە نەماوە وەڵا یەکسەر چۆ کولی ئادا بەرامبەرمان
ئادابی فەرعی کوردی لە پرد و 100 تەلەبەی کورد هاتن نە ئیتیحادی وەتەنیما لەو کولیەمان نە ئەمنمە هەمی ڕێکرد مەبەستم یعنی ئەو وەختە بەعسیەکان لێمە دەترسان ئەوەندەیەوە بەهێز بوون ئەوە بەهێز بووین یەکگرتو بووین بەڵێ ئەوختە جەلالی و مەلایش نەمابوو هەمووی یەک پارتی و یەکێتی قوتابیانی کوردستان و بەڵاموان چی بوو بە شەوە هاتن مەسەلای لە ماڵێ لە هینێک دەرگایانەدا چونێکێکیانەگەر ئەیان گرتویان برد ئەوە بەڵام بڵێ بە ئاشکرا ئەشهدو بالله کورد ئازا بوو سەردەمێکی خۆش ئەی دوکتۆر لە نەورۆزوانەیە ئاهەنگەکە کوردیەکانە سەدام حوسێن بەشداری لە نەورۆزی بەشداری کردووە خۆی بەڵێ چوین بۆ ئین سەدر القەنات وابزانم یا سەدر القەنات بوو یا شوێنێ بوو لە بەغدا لە چونکە 11 ئازار کە کرا بەڵێ دوای دە ڕۆژ نەورۆزە بیستویەکیمان هەردوو باڵی پارتی جەلالی و مەلایە هەردووکی لا یەکەوە لە تەنیش یەکەوە کردیان لە یەک شوێن ئازان لە سەدری قەنات بوو لە سەدری قەنات بوو ینی بەیەکەوە نەورۆستان نەکرد بە یەکەوە نەبوو بەڵام کیلۆمەترێ لە بینە هەبوو ئیساش بیرمە ئەو وەختە من ئێمە جەلالی بووینەوە وەختە جارێدا ڕۆژ و 11 ئازاری ئیعلان کرا بوو عەلی مەردان و خالد دلێر وەمانە هەموو لێ بوون خالد دلێر ئەوەی شعرێکیە ئەوەی کۆیە عەلی مەردان گۆرانی وت شای وەڵپەرکێشتی وا کرا ئەمانە وەڵا لە پڕ نەماوەڵەمانزانی سەدام حوسێنیش پەیدا بوو سەدام حوسێن هات یەکسەر دابەزی و سەر چۆپێکەی بۆ گرتین سەر چۆپێکەی بۆ گرتین ئەڵا کوڕێکە و دکتۆر ئازادی سا لە بەریتانیا لەوێ دکتۆرە جەڕاحە سەیری کردوتی ئەوە هەڵپەرشی عەرەبیەکە باشم سەر چۆپێکەی لێ وەرگرم هەڵا چوو سەر چۆپێکەی لێ وەرگرمتی کاک سەدام تۆ نازانی سەر چۆپی هێڵمە بگری بە ئەتیادی دەسڕێکی پێبوو یان دەسیوتی دەوی هەڵپەڕی ئەمانەوە ئەجا دوای ئێمە چۆ لای مەلایەکانیش چوە ئەوێ هاتە لای ئێمەش و چۆ لای ئەوانیش نەورۆزمانە کرد و زۆری ئەتیادی بوو کەسی شەڕی بە کەس نەفرۆ چونکی هەموو دڵمان خۆش و بە 11 ئازار باڵێ دکتۆر تۆ بۆ خۆت هەرچەنگە من لە هینەکە شاوتم باس لەواکەی کە یەکەمین دەرمانسازی کە پەیوەندیت کردووە بە شۆڕشی ئیلویەوە یعنی پێش تۆ هیچ دەرمانسازێک نەبووە کەس نەبووە ینی تۆ یەکەم کەسی ئەوە بەڵێ لە ساڵی 1970 کولیم تەواو کرد ئەو وەختە مەسئولی تەنزیماتی پارتی مەجموعەی طبی معاهدی طبی بەڵێ و هەندێک کولیاتی تەکنەلۆژی بەغدا بووم بەڵێ ئاچوینە لای کاکسامی مەکتەبێکی هەبوو وەختە کاکسامی وەزیر بوو بەڵێ وەزیری شئونی شیمال لەگەڵ کاکسامی قسەمانە کردو ئەمانە من و کاک عادل و لەگەڵ نەجمەدین عەزیز دوای ناوی بوو بە سالار عەزیز ئەوەی محافزەکەی سلێمانی خۆی ناوی نەجمەدین بوو لەگەڵ چیا عەباس ئەمانە چوین ئەمانە ئەندامی سکرتاریەتی ئەوە بوون یەکێتی قوتابیانی کوردستان لای کاکسامی دانیشتین و باسی ئەوە کرا و دا و دەرمان و تەندروستی کاکسامی وتی وەڵی بەداخەوە تا ئێستا سەیدەلانیمان نییە بۆ مەسەلەی دەرمان و شتیوا لە شۆڕ زۆر مساعدات دێ ئەوە دێ دەرمان دێ نیمانە ئەتیبامان هەیە وەکو پزیشک بەڵام سەیدەلانیمان نییە بەڵام میشتم بۆ خۆیەوە لەگەڵ منیەتی وڵاتم کاکسامی ئەگەرێتەوێ ئەو ئیشە جێبەجێ بکەین کاکە من ئامادەم ئەی بۆچی ئەی بۆ پارتیم ئەی بۆ حیزبیم بۆ ڕۆژێکی ئاوا دانیشتین خزمەتی میلەتی خۆمان بکەین وتی ئاواتمارە وەڵڵا تی ئەدە زۆر باشە مادام کەی دەچی وتم وەڵام من شارەزانیم بۆی کۆ بچم دیدە من لەم یەک دوو ڕۆژە دەڕۆم بەچم بۆ ناوپردان خۆ حازر کە لەگەڵ من وەرە باڵتم بەسەر چاو وەڵایتە دوو ڕۆژی نەبرد هەر لەوێەوە تەلەفۆنم بۆ ماڵەوە کرد ماڵمان لە مووسڵ بوو وتم من نایەمەوە ئەوەختە لە عەسکەری بووم لە دەورەی احتیاز و بات احتیاتیش بووین
ئەیتر وتم نایەمەوە بۆ وتم وەڵا نایەمەوە دایکم وتیە چی بەلای مەلا مستەفا وەڵایەتر وتم ئاونێن زوو تەلەفۆنم داخست لە بەدالێ عامەوە تەلەفۆنمانە کرد خۆنە مۆبایلە بوونەیە وتم با نەکابشمان گرن دوای ئەمانە وەڵا خۆم بزر کرد و دوای 2 ڕۆژ خوشکم لەو وتم خوشکم لەو شوونشیما لەو نسرینی ناوە وەڵاوتی ئین مرافقەکەی کاکسامی ئەڵێ با خۆی حاضر کاسبێنێ سعات دە لێرەوە دەرەچین وتم زۆر باشە لەگەڵ خوشکم چوینە کەواتە دروستکەی لە بەغداد وەزارەتی شوونی شیمان لای ساحی تەحریرەوە چین و لەگەڵ ئەوایتر بەڕێکەوت ئەمە ساڵی زمانی 1970 لەگەڵ یا ڕێشتە ئەو دابەزی لە ناوپردان وتی نازانەتم بۆ مەکتەب عسکەری بە جەماعەتی وتی ئەمیشبەرن بۆ قەسری سەلام وەڵام منیان بر بۆ قەسی سەلام تما قەسی سەلام چی بێ لەسەر گردەکەی چۆمان بوو چون لەوێ باشە دکتۆر دەرمان هەبوو تا دەرمانی باشە بۆ کاتە هەبوو سیر کە خۆی باسیەوە بۆ بکەم مەسەلەی دەرمان لە پێش 1970 و دوای 1970 فەرقی هەبوو لە پێش 1970 لە 1970 شەڕی جەبهە ئەکرا جەبهە بوو هەر لە گەرمیانەوە تا ئەچۆ بادینان بەڵام پێشتر وەکو حربی عیسابات واب یعنی شەڕی پاشمەرزانی بەڵێ پێشمەرگە مەسەلا لە پیرە مەگرون بوو بەڵام لە سوورداش لە خوارۆ خەسەخانی حکومەتە بووە پێشمەرگە لە لای مەسەلە لای حاجە ئەمەران لەو شاخانە هەبووە یاخو لە سەفین هەبووە لە هەبوو شوێنێ هەبوو بەڵام هەرچە قەزا و ناحەیە کە نزیک ئەو شاخانە بوو هەمووی خەسەخانی حکومەتی بەغای لێ بووە حکومەتی لێ بووە باشە لەبەرەوە هەموو دەرمان وشت و ئەمانە ئەگەر بیان وسبایە ئینیش یعنی لە بینیانە لە بینی پێشمەرگە و لە بینی ئەو شارانە کراوە بووە مەسافە کراوە بووە هەموو شتێکیان نەتوانی لەو شوێنانەوە بۆ بەرن بەڵام لە دوای 1970 ئەوە نەما زۆر باشە دکتۆر ئێمە لێرە کۆتایی بە مەڵقەی بەرنامەکەمانێنین لاڵقەی داهاتوودا کۆمەڵێ بابەتی دیکەی بە تایبەتی شەڕەکان و ئیدوایی ساڵی 1975ش دەجێڕینەوە باسیەکەین بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوەیەتی کۆتایی ئەڵقەی ئەم جارەمان پێکەوە پرۆمۆلقەی داهاتوو دەبینین و بەخواتانە سپێر بە دەرەجەی یەکەم دەرمان لە کوێوە هات بۆ شەڕی جەبهە دەستی پێ کرد حدودەکەەوە وەکو خەتێ بوو نەدەتوانی ئەو دەرمانە لە عێراقیش بۆی نەئەناردی تەواو تەمەرکوزەکەی لە منتیقەی ناوپردان بوو دکتۆر خەسرە و دزەیی بوو یەک دکتۆر وشیار دکتۆر نەجمەدین دکتۆر مەحموود عوسمان بوو تاکە سەیدەلانی من بووم لەوێ مەلا مستەفا وتی جایتر من متەفائلم کە شۆڕشەکەمان سەرەکەوێ مادام خاوەن شەهاداتی ئاوها وەکو من و وەکو کاکە درامێری ناوبوو سووریەکە ئەوی پاراستنی شەفێر کراوە هەویش بێ ئەڵێ هەونیم دکتۆر بارام هەوو دکتۆر بارام ئەو بوو